عزیز سڵاوتانێ بە بەیانیتان باش خۆمان بەخۆشحاڵ دەزانین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و با کۆمەڵێک بڕگۆ بابەتینەوە بینەوە میوانی ماڵەکانتان بۆ هیوایی کاکوی پرۆگرامی ئەمڕۆمان و ئەو بابەتانی کە بۆمان ئامادە کردوون جێگەی سود و ڕۆزامەندی هەموو لایەکتان بێت و هەموو لایەکتان لە ساغ و تەندروست باش بن. خۆشەویستان ئەمڕۆ سێی دوانزە کە ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەتە کە ئێمە جگەلەوەی کە باز لە گیر و گرفتەکانیان دەکەین کە بێگومان کەسانی خاوەن پێداویستی تایبەت ئەگەر لەسەر ئاستی نێودەوڵەت یاخود لەسەر ئاستی دنیادا بەپی ئەو داتانەی کە بڵاو کراوەتەوانێت لەسەر ئاستی دنیادا 1 ملیار خاوەن پێداویستی تایبەت هەیە واتە کە دەکاتە لە 115 دانیشتوان لەسەر ئاستی جیهان و ئەمە داتاکە ئەوە دەگەێنێت کە لە 7 کەس یەک کەسیان خاوەن پێداویستی تایبەتن هەر لەسەر ئەو داتانە بە پێوداتانی کە تا ئێستا بڵاو کراونەتەوانێت زیاتر ڕێژەی خاوەن پێداویستی تایبەت لە ناو یاخود ژنان و مناڵانن و لەسەر ئاستی عێراقیش 1,500,000 خاوەن پێداویستی تایبەت هەیە لەسەر ئاستی عێراق بەڵام لەسەر ئاستی هەرێمی کوردستان بە نزیکەی باز دەکەین نزیکەی 100,000 خاوەن پێداویستی تایبەتمان هەیە. ئێمە جگەلەی کە باز لە گیر و گرفتەکانیان دەکەین باز لە داواکاری و مافەکانیان دەکەین بزانین داواکاری و مافەکانیان چی بووە لە ڕابردووە تا ئێستا تا چەند داواکاریەکانیان جێبەجێکرا و پێویستە لە داهاتوودا چی بکرێت بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت کە ئەمە یەکێک دەبێت لە تەورەکانمان و دواتر گفتوگۆی زیاتر لەسەر بابەتەکە و لەسەر ڕۆژەکە دەکەین. یەکێکی تر لەو تەوەرانی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین باز لە گروپێکی خانمانە دەکەین کە گروپەکە گروپی خەیاڵی خانمانە ئەمە ناوی گروپەکەیە کە گروپێکی زۆر ئەکتیف و چالاکن ماوەی 2 ساڵە کار دەکەن ئەمە کارکردنی خۆیانە گروپێکی دەزڕەنگینن لە ماوەی ئەم 2 ساڵەدا زۆر کاریان کردووە و لەگەڵەوەی کە گروپێکی چالاکن بەشداری چەندین فیستیڤاڵیان کردووە چەندین پێشانگای تایبەت بە خۆیان کردوێتەوە لە نوێترین چالاکیاندا ڕۆژی دوێنێ بوو کە پێشەنگایەکیان لە دەربەندی خان ببورن لە کۆیە کردبووانێ ئێمە باز لە کار و چالاکیەکانیان دەکەین بە شێوەیەکی گشتی لە ڕابردوودا و پلان و پرۆژیان بۆ داهاتوو چی دەبێت و بە تایبەت چیان کردووە بۆ خانمان تا چەند توانیویانە خزمەتی خانمان بکەن لە هەرێمی کوردستاندا. یەکێکتر لەو بابەتانەی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین گروپێکی تر لە لای ئێمە میوان دەبن کە گروپێکە گرنگی زیاتر بە مناڵان دەدات و ناوی گروپی خەونی منداڵانە ئێمە باز لە کار و چالاکیەکانیان دەکەین بە شێوەیەکی گشتی کە ماوەیەکی کەمە گروپەکە دامەزراوە کار و چالاکیەکانیان باز دەکەین باز لە پلان و پرۆژەکانیان دەکەین لە داهاتوودا بزانین بەنیازین چی دەکەن و بۆ منداڵانیان هەڵبژاردووە. ئەمە کۆی پرۆگرامەکە دەبێت و دواتر لەسەر هەریەک لە تەورەکان گفتوگۆی زیاتر دەکەین. سەرەتا پێش ئەوەی کە بچمە لای ناساندنی میوانەکەم و بەشەوەی کە بچینە لای تەوەری یەکەمی پرۆگرامەکە ئێستاش ڕاستەوخۆ حەیدەرمان لەگەڵا لە کفریەوە هەواڵ و زانیاریەکانی ڕۆژمانەتی. حەیدەر سڵاو لێ بێ و بەیانیت باش فەرموو هەواڵ و زانیاریەکان لەیتۆن. سڵاو لە هەموو لایەک من لە کفری ئەمڕۆ باس لە کۆی هەواڵەکانی سنووری گەرمیانەکەم دیارە هەر ماوەی 2 ڕۆژە لە کفری ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی و ڕێکخراوی ڕۆشنبیری خانزاد کۆڕبەندێکیان ئەنجام داوە بە دروشمی پێکەوە بەرەو کۆمەلگایەکی ناتوندوتیش کە تایدا ژمارەیەک لە کاری دەستی خانمانی سنووری گەرمیان بە هەموو بڵێن قەزاکان و ناحیەکانەوە خانەقین و دەربەندی خان و کەلار و کفری و ناحیە ڕزگاری و سەرقەڵا لە هەمان کاتیشدا کاری شێوەکاری و کاری هونەری کە هەمویان بەشێکی زۆری کچانی هونەرمەند تایدا بەشدار بوون لە هەمان کاتیشدا هەر دوێنێ پانێڵێک چەند پاناڵێک ئەنجام درا تایدا سەرپرشتیاری ئیدارەی گەرمیان و لێبسراوی مەڵبند و بەشێکی زۆری لایەنی مامۆستایانی پسپۆری شارەزا بەشدار بوون کەمە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام بوو تایدا ئامانج لێی کە لەو هەڵمەتە بەشدار بوون بۆ نەک بەرەنگار بوونەوەی توندوتیژی بەڵکو بۆ دروستبوونی ئاشتی کۆمەڵایەتی وەروەها بڵاوکردنەوەی گیانی لێبوردن گیانی تەبایی گیانی هەستکردن بە پێکەوە ژیان ئەمە هەنگاوێکی دروستە بە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لە پاڵ کار و پرۆژەکانی بۆ سێکتەرەکانی پەروەردە و چەندروستی ئەمیش بۆ کارێکی ڕۆشنبیری و بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری سەبارەت بە هەواڵێکی دیکە هەر ئەمڕۆ کاتژمێر 2 پاش نیوەڕۆ دوای بەردەوام بوونی بۆ ماوەی زیاتر لە 1 مانگ خۆلی تۆپی پێی پلەیەکەکانی سنووری کفری کە لە ژنەی تیپە ملیەکانی کفری سەرپەرشتی کردەوە و سەرجەم چالاکی یاخود دەتوانم بڵێم پێت بەشێکی زۆری هاوکاریەکانی لەلایەن
بەڕێوەبەرایەتی لاوانی گەرمیان و بەڕێوەبەرایەتی وەرزشی گەرمیانەوە ناوەندی وەرزش و لاوانی کفریوە خەڵاتەکانی دابین کراوە یانی وەرزشی کفریش بۆ باشترین یاریزانی سەرجەم یاریەکانی خەڵاتی دابین کردووە ئەمەش وەک هاندانێ بۆ خزمەتکردنی وەرزش کە لە پاڵ چالاکیەکانی دیکەی یانی وەرزشی کفری ئەنجامی داوە. سەبارەت بە هەواڵێکی دیکە هەر ئەمڕۆ بڕیارە لە کاتژمێر 2 پاشنیوەڕۆ یاریەکی بەهێز لە خولی هەڵبژاردەی تۆپی باڵی گەرمیان لە نێوان هەڵبژاردەی ڕزگاری لەگەڵ هەڵبژاردەی نارێنی ڕزگاری لەگەڵ هەڵبژاردەی خورماتوو هاوکاتیپی هاوکاری یاخودیانی وەرشی هاوکاری خورماتوو لە کفری ئەنجام بدرێت کە ئەمە یەکێکە لە یارە بەهێزەکانی یاری بالە کە ماوەی چەند ساڵێکە یەکێتی تۆپی باڵی کوردستان چالاکی لەم جۆرەی نەکردوێتەوە بەڵام لە ئەبینین لە کفری و لە گەرمیان ئەم چالاکیانە خودی یانەکانیان خودی کەسانی دڵسۆز ئەنجام دەدەن بە ئاڕاستەی ئەوەی کە تەنها وەرزش یاری تۆپی پێ نییە هەنگاوێکی دروست و باشە. ناوەندی وەرزش و لاوانی کفریش کۆتایی هێنا بە خولێکی خانمان بۆ زانستی چۆنیەتی بەرگتورین و جۆرەکانی چنین و ئەو بابەتانە کە تایدا ژمارەیەک لە کچان و ژنان بەشداری بوو کە دواتر پێشەنگایەکی کاری دەستی یاخود بەرهەمی ئەو خولە کرایەوە کە ئەمە هەنگای بێشە دەچمە قەزای دووسخورمات و لەوێ مەڵبەندی گەرمیان جگە لەو بەرنامەی بۆ سەردانیکردنی کەسوکاری شەهیدان و هەروەها بەسەرکردنەوەی ئەو ناوچەیە لە ئامان کەسیدا من دەمێ ئاماژە بۆ بکەم کە دوای ئەوەی بنکەیەکی تەندروستی لە گەڕەکی کۆماری تەواو کرا یاخود دروست کرا لایەن خێرخوازانەوە بە سپاسەوە بۆ مەڵبەندی حەمرینی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەموو ئەو کەس و لایەنانەی بۆ بەتایبەت بۆ دکتۆر کامیل کە بەڕێوەبەری ئەو مەڵبەندەیە توانی لەگەڵ تەندروستی پارێزگای سلاحەدین تکریت ئەو مەڵبەندە لە ئێستا ببێتە شوێنێک بۆ خزمەتگوزاری هاوڵاتیان بەتایبەت هاوڵاتیانی کوردی دانیشتووی قەزای خورماتوو کامە هەنگاوێکی باشە بە ئومێدەوەیکەوە هەنگاوی زیاتر بۆ قەزای دووسخورماتوو ئەنجام بدرێت لە درێژەی کار و چالاکیەکانی مەڵبەندی حەمرینی خورماتووی یەکێتی نیشتیمانی کوردستان چالاکی و وەرزشی کردەوە لە ئێستاژە سەرقاڵەوەیەکە لە داهاوتا کاری زیاتری بۆ بکە ئەمە کۆی هەواڵ و زانیاریەکانی سنووری کفری و گەرمیان بوو من دەگەڕێمەوە سێدەی کەناڵی گەلی کوردستان. سپاس بۆ پەیامێرمان حەیدەر ئەحمەد کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە کفری و لەگەڵێمەدا ئامادە بوو. سپاس بۆ تۆ، سپاس بۆ تەواوی زانیاریەکانت. وەڵێ خۆشەویستان دەستەکەین بە گفتوگۆکردنی تەوەرەکانمانەوە چینە لای تەوەری یەکەمی پرۆگرامەکە ئەوی شەرۆک وەکو وتمان گروپێک لە لای ئێمە میوان دەبن سەرپەرشتیاری گروپەکەم ڕۆ لای ئێمە میوانە کە گروپی خەونی منداڵانە بزانین ئەم گروپە لە کێوە دامەزراوە و ئامانجیان لە دامەزراندنی ئەم گروپە چی بووە کار و چالاکیەکانیان لە ڕابردوودا چی بووە و پلان و پرۆژیانە داهاتوودا چی دەبێت بۆی کە لەسەرم بابەتام ڕۆ گفتوگۆ بکەین. شاتوو سۆران کە سەرپەرشتیاری گروپی خەونی منداڵانە ئەمڕۆ لای ئێمە میوانە لە ستۆدیۆ. شاتوو خان سڵاو لێبێ و بەیانیت باش. بەیانی ئێوەش باش و سڵاو لە ئێوە بینەرانیش زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ تۆ، زۆر بەخێر گروپەکەمان زۆر سپاس. بەخێر بێ سەرچاو. شاتوو گیان ئەمێ بۆ پرسیارە دەست پێ بکەم ئێستا لە کوردستاندا زۆر ڕێکخرا و کۆمەڵە هەندکە کاری خێرخوازیەکەن گروپەکەی ئێوەش کە گروپێکە کاری خێرخوازیەکە بەڵام لە ناو گروپەکەی ئێوە کاری خێرخوازیتان هەڵبژاردووە تایبەت بە منداڵان یاخۆ بڵێن گرنگی بە مناڵانێن. هۆکار چیەکە ئێوە مناڵانتان هەڵبژاردووە؟ هۆکارەکە ئەوەیە چونکە مناڵان داهاتوون بۆ دووبرم هۆکار چێکە ئێوە مناڵانتان هەڵبژاردووە هەروەکو وتم کە لە ئێستا کۆمەڵە و ڕێکخرا و گروپ زۆرن لە هەرێمی کوردستانە و لە شاری سلێمانی شاگەر بنمونە باسی بکەین. هۆکار چێکە ئێوە مناڵانتان هەڵبژاردووە ئەوە بڵێ هۆکارەکەی ئەوە بۆ گەڕێتەوانێت کە هەستەکە مناڵان پێویستیان بە گرنگی پێدانی زیاترە یا هەروەکو خۆدوتت کەنەوەی داهاتون پێویستە دەستیان بگیرێت گرنگیان پێ بدرێت. هۆکارەکەی چییە یاخۆت هۆکاری تری هەیە؟ چکە مناڵان داهاتوێکن و ئێمە ئەمانەوێ هەموو مناڵانی یەکسان کەینەوە کەسێک نەبێت کە نەخوێنێت کەسێ بخوێنێت ئەمە نابێت ئەبێ هەمووی یەکسان بکرێتەوە و بۆ ئەوەی داهاتوێکی باشش پێک بهێنین ئەبێ سەرتاکە یەکسان بکرێتەوە و ئەبێ گرنگی بە مناڵان بدرێت. هۆکارەکەی ئەوە زۆر باشە دەستەکانە خۆش بێ. درێژە بە گفتوگەکەمانە دەین بەڵام ناوبڕێکی بچوو گۆرەگرین و دواتر بەرداوە بین. بەڵای عزیزان ناوبڕێکی کورت وەرەگرین و بەرداوە بین لەگەڵتان.
لە پێناو پاراستنی تەندروستی خۆت و خێزان و هاوڵاتیان با هەمومان پابەندی ڕێنماییەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بین. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ عزیزان، درێژە بە گفتوگۆکانمانە دەینەوە گەڕێمەوە لای میوانەکەم. شاتو ئەم گروپەی ئێوە لە کێوە دامەزراوە، لە کێوە دەستان بەکارکردن کردووە؟ گروپەکەی ئێمە لە 4 2020 بوو کە دامەزرا و بۆ مناڵانیش دامەزراوە. لەو کاتەوە ئێمە دەستمان کردو بە هاوکاریکردن. ئامانجێکی دیاریکراوتان هەیە لەم بابەتەدا؟ ئامانجمان پاڵپشتیکردنی منداڵانە بۆ ئەوەی هەمووی بێتە سەر ڕێگەیەک کە یەکسان بێت و داهاتوێک پێ بهێنین. باشە. ئێوە چەند ئەندام بڵێ خۆ بڵێم گروپەکە لە چەند ئەندام پێک هاتووە؟ ئێمە چونکە سەرەتامانە ئەندامەکانمان کەمن، نزیکەی 20 ئەندامە بین ئێمە و ئەندامەکان تەلەبەی زانکۆ و قوتابخانەکانن. باشە. ئەگەر کەسێک ببێتە ئەندام لە گروپەکەی ئێوە هیچ مەرج و پێوەرێکتان هەیە بۆ کەسەکە ئێوێ ببێتە ئەندام لای ئێوە؟ مەرجەکانی ئێمە ئەوەیە لە دڵەوە حەزی لەم کارە بێت و ئیمکانیەتی ئەوەی هەبێت کە بتوانێت بەشدار بێت لەگەڵمانە. تەمەن هیچ دیاریکراو نیە لەلایەن ئێمەوە و هیچ هێنەی ماشەڵاسە خۆت تەمەنێکی بچووکت هەیە کە سەرپەرشتیاری گروپەکەی. بچووکترین تەمەن یاخود گەورەترین تەمەن لە ناو گروپەکەیە چەنە؟ گەورەترین تەمەن 20 ساڵە، 20 بۆ 21 ساڵە و بچووکترین تەمەنیش 11 ساڵە ناو گروپەکە. 11 ساڵە. بەشێکی دڵنیام تا 21 ساڵەکەش هەر خوێندکارن. بەڵێ. ئێوە ئەم کارە خێرخوازەی کە ئەیکەن لەم گروپەیە هیچ ڕێگر نییە لە خوێندنەکەتان؟ یاخود بە پێچوانەوە لە ڕووی ئارامیەوە یاخود لە ڕووی دەرونیوانێ مرتاحن بەکارەکە؟ ئەمە زۆر مرتاحین بم کارە و هیچ ڕێگرێک نییە. هەستێکی زۆر خۆشە کە ئێمە یارمەتی ئەو کەسانە ئەین و هەوڵین بۆ یەکسانکردنەوەیان. باشە. لە سەرەتای دامەزرانی گروپەکەەوە هەتا ئێستا کار و چالاکیەکانتان لەو ماوەیەدا چی بوو، خۆی لە چیا بینیوەتەوە؟ ئێمە یەکەم چالاکیمان بۆ نەخۆشخانی هیوا بوو لە 1 ڕۆژی جیهانی منداڵان. چین بۆ ئەبێ و کۆمەڵە دیارێکمان بۆ بردنەوە سەردانی نەخۆشەکانمان کرد و زۆر سپاسی نەخۆشخانی هیواکەین کە لەم کاتەیە لەم بەردۆخەیە کە ڤایرۆسی کۆرۆنا بڵاوە میوانداری کردین و ڕێگییان بچینە ژوورە و هاوکاریان بکەین. یعنی کار و چالاکیەکانیەوە زیاتر لە خۆی لە بابەتی مادیا دەبینێتوانێت پێداویستیەکان ئەکڕن ئەیبەن بۆ ئەو کەسانی کە پێویستیان پێێتی یاخود بۆ نمونە بۆ نەخۆشەکان یا بۆ هەروەکو کەوتە چون بۆ نەخۆشخانەی هیوا. ئێوە چالاکی هونەریشتان هەیە بۆ دڵخۆشکردنی ئەو مناڵانە؟ چالاکی هونەری بە مناڵەکان ئەەکەین. لە 11 چین بۆ یەکێتی کەم ئەندامان لەبێ بۆیەمان برد و مناڵەکان دەستیان خستنەوە بۆ یەکە و ئایان خستە سەر مناڵان زۆر دڵخۆشە. بەڵێ وە لە یەکێتی کەم ئەندامان هەڵیان واسی. کاری دووەممان بۆ 3 ماڵی خاوەن پێداویستی تایبەت بوون، زەخیرە و هاوکاریمان بگاندن. کاری سێمیشمان بۆ یەکێتی کەم ئەندامان بوو کە هاوکاری دەماڵمان کرد بە شیر و دایبی و خواردن و پێداویستی تایبەت. لەوێ چەندی چالاکی کەمان کرد. باشە. شاتو ئێستا ڕەنگە زۆر ماڵ هەبێت کە مناڵی نەخۆشیان هەبێ، مناڵی خاوەن پێداویستی تایبەتیان هەبێیان ئەو ماڵانە پێویستیان بە هاوکاری بێ. ئێوە ئەو هاوکاریانە کە ئەیکەن یاخود ئەو ماڵانی کە دەستنیشانیەکەن بۆ هاوکاریکردنیان لەسەر چ بنەمایەک ئەم هاوکاریانە ئەبرێت؟ ئێمە ئەم هاوکاریانە بۆ کەسانی نەخۆشە برێ و بۆ ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن، ئەو کەسانی کە پێویستیان بە هاوکاریەوەتە
کەم دەرامەتن. مەبەستم ئەوە بۆ ئەو ماڵانە ئێوە چۆن دەستنیشانیان ئەەکەن چونکە زۆرن ئەو ماڵانی کە ئێستا ڕەنگە مناڵی نەخۆشیان هەبێ مناڵی خاوەن پێداویستی تایبەتیان هەبێ ئێوە هەڵبژاردننی ماڵەکان چۆن دەستنیشانەکەن ئایا خۆیان پەیوەندیتان پێوەکەن و داوای هاوکاریتان لێکن یاخود کەسێک لە ئێوە یان لیژنەیەکتان هەیە ئەگەڕێت بە دوای ئەو ماڵانەیە کە زیاتر پێویستیان پێێتی. ئێمە پرسیارەکەین و هەنێک خۆیان تەلەفۆنمان بۆکەن ئەمە ژمارەمان هەیە لە ئینستاگرامەکەمان دامانناوە لەوێ تەلەفۆنمان بۆ ئەکەن و پرسیارش ئەەکەین کێ پێویستی زۆرترین هاوکاریە هاوکاریەکانەکەێنین بۆ ئەوان. کاتە لەسەر بنەمای ئەوەی کە کام لە و ماڵانە زیاتر پێویستی پێێتی باشە لە ئەنجامدانی هەر چالاکیەکە هەر پرۆژێکە کە ئێوە ئەنجامێت بێگومان تێچی خۆی هەیە کێ هاوکارتانە لە ئەنجامدانی ئەم چالاکی ئەم پرۆژانە و دابینکردنی ئەو پێداویستیانە بۆ ماڵانی کە پێویستیان پێێتی. ئێمە خۆمە ئەندامەکان خۆمان ئەو پارانی کە دەستمان ئەکەوێ یاخود کە بۆ قوتابخانەکان کە ئێمە پارەمان ئەدرێتێ ئێمە بەشێک لەو پارەیەدا ئەنین ئەیخینە قوتوێکەوە و لە کۆتایی مانگەکەیە یاخود ئەو کاتێک کە دەستمان کرد بە پرۆژەکە پارەکە کۆ ئەکرێتەوە واتە هیچ کەس یارمەتیمان نایە ئەگەر خەڵکیش هەبێ یارمەتیمان بە تەلەفۆنمان بۆ ئەکەن و زۆر سپاسی کەسێک ئەکەین کە لە دەرەوەی وڵات چەندین کەس بوون پارەیان بۆ ناردینەوە بۆ هاوکاری کردن و سپاسی ئەو کەسانە ئەکەین کە هاوکاریان کردین تا ئێستا واتە بەگشتی ئێمە خۆمان ئەندامەکان پارەکۆکەینەوە ئەگە هاوکاریکیش هەبێت بۆمان ئەنێرە. کاتە هاوکارەکانتان تەنها لەسەر ئاستی هەرێمی کوردستانیە لە دەرەوەی هەرێمیش کەسانێک هەن کەسانی دڵسۆزن کە یارمەتی ئێوە ئێن و یارمەتی ئەو ماڵانەشێن. زۆر باشە شات و ئەمڕۆ چالاکیەکی ترتان هەیە پێما بێت لە فامیلی ماڵە داهاتی چالاکیەکە یاخود داهاتی پرۆژەکە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەتە ئەم چالاکی لە کاتژمێر چەنە ئەکرێت وە خۆی لە چیا بینێتە و چالاکیانی کە ئەنجامدرێت. ئەمڕۆ ئەمە هەڵستیم بە ئەنجامدانی چەند چالاکیەک وەک فرۆشتنی شیرینی و خواردن و وەکاری دەستی و پێشکەکردنی چەند پارچە میوزیکێک کە لەلایەن پەیمانگەی هونەرجوانەکانەوە چەندی تەلەبەن قوتابین هاوکاریان کردوین زۆر سوپاسیان ئەەکەین. ئێمە خواردنەکان کە ئەیفرۆشین ئەو پارەی کە دەستمان ئەکەوێت و ئەین بە خواردن یاخۆت ئەو پێداویستیانی کە ئەو خاوەن پێداویستیانە ئەیانەوێت و ئێمە لە سەعات 3 پاژنیێڕ دەست پێکەین تاوەکو 10 شەو لەوین لە فامیلی مۆڵ نهۆمی زەمینی لە سەعات 3 بۆ 10 شەو. ئەو خوارد و شیرینیانی کە باسێکەی لەوێ ئامادەکرا و نمایش کراوە بۆ فرۆشتن لەلایەن کێوە ئامادەکراوە؟ هەر لەلایەن ئەندامەکانەوە ئامادەکراوە هەر ئەندامێک خواردنێک شیرینێک ئەهێنێ و قوتابخانەی جونیێری نمونەیی هاوکاریان کردوین و لەگەڵ زانکۆی کۆمەر هاوکاریان کردوین لەم چالاکیە و بە خواردن و شیرینی بەشدارە بن و کاری دەستی خواردن و شیرینی و کاری دەستی. زۆر باشە شات و ئێوە لەم گروپەیە تا ئێستا نەچوونەتە لای هیچ سەرمایەدارێک یاخود کەسانی خێرخوازمان زۆرە لە هەرێمی کوردستانەوە لە شاری سلێمانی بۆ پێی کە گروپەکەیەوە لەسەر ئاستی تا ئێستا لەسەر ئاستی شاری سلێمانیە نەچۆتە شارەکانی تر؟ نا چونکە گروپین و هەوڵێن بین بەڕێکخراو لە داهاتوە بەڵام چونکە ئێستا لەم بارودۆخەیە شوێنەکان زۆر نییە ئەوانی کە ئەمانکەم بەڕێکخراو نییە و بۆ ساڵی داهاتوو ئیشەڵا هەوڵێن بین بەڕێکخراو و هاوکاری دەرەوەی وڵاتیشکەین ئینشاڵڵا. بەبستم لە پرسیارەکە ئەوە بوو کە داوای یارمەتی یاخود داوای هاوکاریتان لە کەسانی سەرمایەدار نەکردو کەسانی خێرخواز و سەرمایەدار زۆر هەن لە شاری سلێمانی ئەگەر باس بکەین تا ئێستا هاناتان بۆوان نەبردووە کە هاوکارتان بن؟ نەخێر هەمومان ئەندامەکانی پارەکۆ ئەەکەینەوە و هیچ کەسی ئەمە لە پشتمان نییە ڕەنگە لەسەر کۆکردنەوەی پارەکان لەسەر ئاستی ئەندامەکان بڕێکی کەم بێتەوە زۆر نەبێت لەتوانە هەر جارێ دوو جار ڕەنگە بتوانن بڕێکی زۆر دابنێن بەسەگەر کەسێکی سەرمایەدار هەبێت هاوکارتان بێت بە مەبلەغێکی زۆر ڕەنگە کار و چالاکیەکانتان زیاتر بێت. بەڵام ئێمە هێشتا بیرمان لەوە نەکردە چکە سەرەتایە کە بۆ ئێمە و ئەندامەکان خۆمان پێمان خۆشە ئەو هاوکاریانە بگەێنین و خۆمان پارەکە کۆکەینەوە و هاوکاریەکان بگەێنین. زۆر باشە دەستەکانە خۆش بێت لە کۆتاییە هیچ شتێک ماوە کە ئێمە باسمان نەکرد بێ پێت خۆش بێ باسی هیوادارم هاوڵاتیان پاڵپشتمان بن و بتوانین کار و چالاکی زیاترمان هەبێ و زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرانیش. زۆر سپاس بۆ تۆش ماندوومان کردی. زۆر سپاس بۆ شات و سۆران کە بەڕێزیان سەرپەرشتیاری گروپی خەونی منداڵانن. سپاس بۆی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمانە ئامادە بوون.
بەڵێ خۆشەویستان ناوبڕێکی کورت وەرەگرین و لەگەڵتان بەرداوە بین. بەڵێ عزیزان ئێستاش بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ لە قەزای سۆرانە چینە لای پەیامنێرمان فەرهاد کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. فەرهاد سڵاو لێبێ و بەیانیت باش فەرموو هەواڵ و زانیاریەکانی قەزای سۆران بۆ ئێمە بۆ بینەران گوازیتەوە. سڵاو کاتتان باش. سەرەتا دەمەوێت ئاماری کڕۆنا لە سنووری سۆران ڕواندز باز بکەم. تاوەکو ئێستا 4,903 کەس تووشی کڕۆنا بوونە لە سۆران، هەروەها 7 کەسیش مردوون. لە شار ڕواندز 348 کەس بە تووشی کڕۆنا بوونە
تاوەکو ئێستا کەس مردوونە بە کۆرۆنا. ڕەوشی کۆرۆنا لە سنووری سۆران ئێستا لە نزمبوونەوەدایە. هەر بۆیشە وەزارەت بەڕێوەتی تەندروستی سۆران داوا لە هاوڵاتیان دەکات کە وەکو کو پێشتر خۆیان پاراستووە داهاتوش زیاتر خۆیان پارێز بۆەوەی بەدوور بن لە نەخۆشی کۆرۆنا. هەروەها هەواڵشتر هەیە ئەویش هاتنی وەفدێکی سەربازی کۆماری ئیسلامی ئێرانە بۆ سۆران کە ماوەی 2 ڕۆژە لە سۆرانن بۆ مەبەستی کۆبوونەوە لەگەڵ هێزی سنووری عێراق بۆ ئەوەی هێزەکانی سنووری نێوان عێراق و ئێران کە لە ڕابردوو گرژی هەبوو بۆی دژمنەوە و ئاسایی بێتەوە. ئەم ڕێکەوتنەش سوودی هەیە بۆ باڵەکاتی برادۆست چونکە زیاتر لە 100 کیلۆمەتر هاوسنوورە لەگەڵ وڵاتی ئێران. هەروەها ئەگەر بێن باسی ئەو هاوکاری بکەین کە لەلایەن وەزارەت کاروباری کۆمەڵایەتی دەرچووە بۆ هەژاران کەم بەرامەکان کە بڕەکەی 100,000 لە سۆران دابەشکرا بەسەر هەژاران کەم بەرامەکان، بەڵام ناعەدالەتی هەبوو لە دابەشکردنی ئەم 100,000 کەسی وا هەبووە خۆی ناونووسێ لەلایەن مختاری گڕەکان کە 100,000ەکەی پێبێ، بەڵام دوایەوە کە هاوکاریەکە گەڕاوەتەوە ناوی ناو لیستەکەدا نەماوە، بۆیە داوا دەکەن لە داهاتوو چاوێک بۆ لیستەدا بخشێنەوە. ئەگەر بین باسی هەواڵی نەوت بکەین، نەوت لە سنووری سۆران حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا کە لە چەند هەفتەی داهاتوو نەوت دابەش بکرێ، بەڵام تاوەکو ئێستا لە سۆران نەوت دابەش نەکراوە. بۆیە هاوڵاتیان داوا دەکەن کە حکوومەتی هەرێم نەوت دابەش بکات لە وەرزستان. ئەوان دەڵێن ئەگەر لە وەرزستان نەوت دابەش نەکرێت لە وەرزی بەهار و هاوین نەوتمان پێ بچێت. ئەگەر باسی کەش و هەواژ بکەین لە سنووری سۆران، چونکە سنووری سۆران ناوچەیەک بەڵێ سپاس بۆ پەیامێرمان فەرهاد کە بەشێکی ڕاستەوخۆ لە قەزای سۆرانەوە لەگەڵ ئێمەدا بووی. سپاس بۆ تۆ، سپاس بۆ تەواوی زانیاریەکانت کە بۆ ئێمە بۆ بینەرانت گواستەوە. بەڵێ خۆشەویستان لە تەوەری دومی پرۆگرامەکە لەگەڵتان بەردەوامین، ئەویش گفتوگۆکردنە بێت لەسەر کار و چالاکیەکانی گروپێکە. ئەمڕۆ گروپێک لەلای ئێمە میوانە گروپی خەیاڵی خانمان کە مەناوی گروپەکەیانە کە گروپێکی زۆر ئەکتیڤ و چالاکن لە چەندین فیستیڤاڵا بەشداریان کردو، چەندین پێشانگای تایبەت بە خۆیان کردوێتوانێ و نوێترین چالاکیان کە دوێنێ بوو بەشداری پێشانگایەکیان کرد یاخود پێشانگایەکیان کردبەوە لە شاری کۆیە. ئێمە جگەلەوەی کە باس لە کار و چالاکیەکانیان دەکەین لە ڕابردوودا، بزانین کار و چالاکیەکانیان چی بوون و پلان و پرۆژە و کار و چالاکیان لە داهاتوودا بەنیازن چی بکەن، و لە هەمان کاتدا باس ئەوەش دەکەین کە بزانین ئەم گروپە تا چەند توانێتی خزمەت بە خانمان بکات، ئەم خانمان کە ئەو ئەندامانەی کە لە گروپەکەدا هەن و ئەو خانمانش کە لەسەر ئاستی کوردستان لەسەر ئاستی کۆمەڵگای کوردی بزانین چیان کردو تا چەند خزمەتیان کردو. بۆی کە لەسەر بابەتە گفتوگۆ بکەین، ئەمڕۆ میوانداری سروە عوسمانمان کردووە کە بەڕێزیان سەرۆکی گروپی خەیاڵی خانمانن و ئیسرا محەممەد کە بەڕێزیان ئەندامی گروپی خەیاڵی خانمانن. سروە خان، ئیسرا خان، سڵاوتان لەبێ و بەیانیتان باش. زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. سروە خان لە بەڕێستەوە دەست پێ بکەم و پێی کە بەڕێز سەرپەرشتیار و سەرۆکی گروپەکەی ئەم گروپەی ئێوە کە پێم وابێت 2 ساڵە دامەزرا و کارەکات، بەڵام هەر یەک لە ئەندامەکانتان 2 ساڵ زیاترە کە کاری دەستڕەنگینی ئەکات و کاری خۆی ئەکات لە ماڵەوە. هەر یەکەت لە ئێوە کە ئەم کارە ئەکات یاخود چی وای لێکردن بیرۆکەی کۆکردنەوەی ئەم ئەندامانە ئەم خاتونانە لە گروپێکە و ناونانی گروپەکە بۆ خەیاڵی خانمان لە چیوە سەرچاوی گرتووە؟ بڵێ زۆر سپاس بۆ میوانداریە جوانی ئێوەی بەڕێز خۆشەویست. ئێمە گروپی خەیاڵی خانمان لە سلێمانی دروست بووین، 2 ساڵە دروست بووین، بەڵام هەشتی 2019مان کردا دەستپێکی کارەکانمان کەیتر گروپەکە بە تەواوەتی خۆی بگرێت و بناسرێ. پێشتر کارەکانمان ئەکرد، بەڵام هەر کۆ ئەبووینەوە و یەکترمان بڵین ئاگادارە کردەوە بانگەشتمانەکردن بۆ چالاکیەک، بۆ پرۆژەیەک، بۆ پێشەنگایەک. چەند جارێک ئاوا کۆمکردنەوە و چەند کەسێکی کارجیاوازم هەڵوشار کارەکانیان تایبەت بوو هەرێکەوە بە کاریکی دەستی خۆی. دواتر وتیان وڵی تۆ بۆ سەرۆکایەتی زۆر باشی و زۆر دڵسۆزمانی ئەوانە. ئیتر ئەمە پێشیشتی یانی پێشەوەی کە گروپداین تەنها لە دڵسۆزیمانی کۆمەکردنەوە گروپێکم بۆ دانان تایبەت بە پێشەنگایەک ئەم هینە هەیە، ئەم پێشەنگا هەیە بە ئێمە ڕێکی خەین و
فلان کاتە و سعات ئەوەیە و ڕۆژی ئەوەی و ئاوا بەو شێوەیە زانیاریم پێدان ئیتر دواتر وتیان تۆ ببە بەسەرۆک ئیتر تا چەند مانگێکی زۆر هەروە ئیشمانە کرد دواتر وتمان باش تەکار زیاتر ئەوە بێت کە بێتە گروپێکی و زیاتر کۆمەڵێک خانمی تیا بە کە کارەکانیان جیاوازە بە تایبەتی هەڵەبژێرن یاخود کەسایەتەکان لەگەڵ هەموو دەوروبەرە بگونجێت لە ڕووی کارەکانیانەوە کارەکانیان زۆر تایبەت و ئەوە بێت ئیتر دواتر گروپی خیاڵی خانمانمان دروست کرد بەڵام بە شێوەیەکی گشتی هەتا ساڵێکیش ینی هەر شاراوە بووین هەر گروپەکان لای خۆمان هەبوو لە مەسنجەر بەڵام هەر ینی وەکو ئاماژە پێکردن چۆنەڵی هەر چکە شالاکەکانمان ئەوە زۆر بوو لە دەرفەتی ئەومان نەبوو کە ڕایگەێنین کە پەیجی بۆ دابنین بەڵام تر دواتر تقریبی ساڵەکە بێ پەیجمان بڵین یەک دوو مانگە پەیجمان بۆ داناوە و هەروەها کار و چالاکیەکانمان زۆر زۆر چڕ و پڕیانی لە ئێستاە بەو شێوەیە بەو هیوایی کە سەرکەوتنی زیاتر بۆ سەرجەم لە ئەندامەکان بەڵام ناوی گروپەکە کە خەیاڵی خانمانە ئەمایان لە چێ سەرچاوێتەوە ئەوە کارەکەی ئەوەیە کە هەرێک لەو کارانەی کە بەڕێستانە ئەیکەن یاخود ئەندامەکانەیکەن بە خەیاڵی خانمان یاخود لە خەیاڵی خانمانەوە سەرچاواگرێوە ناوتان ناوە خەیاڵی خانمان چەند ناوێکم هەڵبژارد بۆ یان وتمان کە ناوی گروپەکە بنین چەند ناوێکم هەڵبژارد ئەم ناوم خۆم زۆر بەلاوە خۆش بوو ئیتر دواتر ئەمە زۆرترین دەنگی هێنا ناو ئەندامەکانە دواتر ناوی خەیاڵی خانمانمانە لە لەبەر ئەوەی خەیاڵی خانمان ینی ئەم هەموو خانمە کە لەم گروپایە بە تایبەتی ئەوانەی کە کارەکانیان جیاوازە حەزمان کردووە خەیاڵ لە خەیاڵی خۆیان و ئەم بیرۆکەیە سەر بگرێت نەک ئەوەی شتێکی تەقلیدی بکەن ئێستاش لە گروپەکە تقریبی 6 خانمیتیایە 6 خانمان هەیە بەڵام بەپێی کار و چالاکیەکان ئەندامەکان ئەگۆڕێت ینی ئەوەی کە بزانین زۆر مەجای چالاکی نابێ یاخود کارەکەی هەر تەقلیدی بێت لا ئەبرێت و کەسێکی تر ئەخرێتە شوێنی لەبەر ئەوەی ئێمە بە بەرنامە ئیشەکەن ینی وا دامانناوە کە بێت ئەو کەسە نوێکاری بکات تقریبی 20 بۆ 25 خانم یەک جۆر کاریان هەیەواتە مێزەکان تایبەتە بە یەک جۆر کار نەک چەند جۆرە کارێک بۆ نمونە خۆیان ئەو کاریان هەڵبژاردنەوە یاخود خۆت بۆ خۆی کەسایەتەکەی و توانە و لێ هاتووەکەی وتومە با حەزەکە لەگەڵ ئەو توانە و لێ هاتووی خۆتا بگونجێ شتێک مەکە کەعنی لە تواناتان نەبێت و حەزیش لێ نەبێت چکە هیچ کارە بێ ئەو دوانە سەرکەوتو نابێت خۆی ئەو ئیشەی کردووە دواتر یابوونە کۆمەڵی ئیشی لاوەکی تریشی کردوتمە واز لەوانە بێنە بەس گرنگی بەم کارە بە ئەگەر بتێ لەگەڵ خۆی لەو کارە بینێتەوە ئەگەر بتێ لەگەڵ گروپی خیاڵی خانمان ئیش بکەیت ئەو کارە بکە لای ئێمە ئەوە ئەتکەینە ئەندامێک کە چالاک بیت و لە زۆربەی پێشنگەکان بەشداربی بەڵام بۆ کارە لاوەکیەکانی تر ئەتوانین لە هەر گروپ و ڕێکخرا و هەر شوێنێکی تر بێ ئەوانش سوودیان لێ ببین باشە سروەخان بەڕێز داماشە بۆکە کەوتە نزیکە 6 ئەنداممان هەیە بەڵام ئەندامەکان گۆڕانکاریان بەسەرایەت کاڵی گۆڕانکاریان بەسەرایەت مەبەستە ئەوەیە لە بەشداری پێکردنیان لە کار و چالاکی و لە پێشنگا و لە فستیڤالەکانە گۆڕانکاریان بەسەراییان هەر لە ئەندامێتیە گۆڕانکاریان بەسەرایەت ئەندامێتی لەو ئەسەنەوە ئەیەن بەیەکی بەڵێ ئێستا کۆمەڵک خانمان لەگەڵ دەمێکی ڕەنگە هیوا هەیە لە گروپایە بەڵام هێندە مێمەجال بووە توانای نیانی بەشداری بکایتر بە هەر هۆکارێک بێت لای ئەبین بۆ نمونە ئەگەر شتێکی شخصی تایبەت بەخۆی بێ بۆ ئەوەی کەسی تر ئەنی ئەو بێزار نەبێ بە چات و وینی ناو گروپەکە لە ئەبرێت و دواتر هەر کاتێک ویستی لە خزمەتیان ئەیخن و ناوگروپ بەڵام هەندێک ئەندامیش کە بزارین یاساکان دوای دووسێ جار جێبەجێ ناکرێت ناو گروپە لا ئەبرێت و کەسێکی شیاوتر ئەخرێتە شوێنی بەڵام لەگەڵ ئەوەی هەر هاوڕێتی و هەر ڕەفیقایەتی و هەر خۆشەویستیشمان بۆی هەیە بەس تۆزێکیش ئەڵێم بە بترسن لەبەرەوەی ئیشەکان بە یاسا ڕێساکانی گروپەکە بزانین یاساکانتان چیە بچمە لای ئیسراخانیش ئیسراخان بە شێوەیەکی گشتی لە گروپەکەی هەرچەند سروەخان بەشێکی ئاماژە پێکە بەس پێم خۆشە بەڕێستان ئامانجەکانتان چڕکەیتەوانێ مەبەستان یاخود ئامانجتان لە دامەزراندنی ئەم گروپەیە ئێوە چی بووە؟ سەرەتا زۆر سپاس بۆ میواندارێکەکان ئەمانجی ئێمە لە گروپەکەوە کسرۆخان ئاماژەی پیان ناساندنی ئیشەکانمانەوە بەرەو پێشچوونی کارەکانمانە و ئێمە ئەم ئیشانێکەکەین هەموو ئیشی خۆماڵی بیانی ناوخۆی بێ کە پەیوەندی بە دەرەوە نەبێ ئەیکەین ئیشەکانمان بەڕاستی سەرنجڕاکێشن بەڵام تۆزێ ون بوون لە ناو خەڵکە ئەم ماوەیە بەڕاستی چکم بە بۆنی پێشنگاکانەوە ئاماژەی پێیراوە تۆزە باشترین چالاکترین بەزە تاوکو بەرەو پێش بچین باشترێت بووین ئەو کارانی کە بەڕێستانەیەکەن سەر ڕەنگە بەشێکی زۆریان بە ئامادەکراوی لە وڵاتانی دراوسێەوە لە وڵاتانی دەرەوە بهێنرێتە هەرێم ڕەنگە بە نرخێکی کەمتریش بێ ئەمە هیچ کاریگەریەکی هەبوو لە سەرکارەکانی ئێوە یاخود پێشوازی کۆمەلگای کوردی و یاخود بڵم خانمانی کوردی چۆنە بۆ ئەو کارە دەستیانە ڕاستەکەی هاوردە ئەکرێ بۆ ئەمدی بەڵام
ئەگەر سێر کرێت لە ئیشەکانە جیاوازی زۆر ئەوەی کە بەدەست ئەکرێت زۆر جیاوازترە لەگەڵ مەکینەکە بەکار ئەهێنرێ خۆت ئەو شێوازەی کە ئەهێنرێتە ناو شاری خۆمانەوە بەڕاستی مەکینەکە تۆزە شلوشاوی پێوە دیار ئەبێ بەڵام کە ئەوەی بەدەست ئەکرێت یەکسەر پێی دیارە تونگ و تۆڵتر و جوانتر و سەرنجڕاکێش مادووبوونیشی زیاترە بێگومان. سربەخان باس لە یاسا و ڕێساکان کە بزانین گروپەکەی ئێوە چی یاسا و ڕێسایەکی ئەگەر خانمێک بێ ببێتە ئەندام لە گروپەکەی ئێوەیە یاساکانتان بۆ ئەوان چیە بێت؟ بیست یاسامان هەیە بەڵام دوو یاسایان زۆر گرنگە سەرەکیە زۆر سەرەکیە یەکێکیان لەوانە ئەبێت ئەو خانمە کارێکی جیاوازی هەبێت کە لە خانمەکانی تر نەیکات یادواتە لە ناو گروپە تەنها ئەو ئیشە بکات ئەیتر ئەمە لە یوتیوبە وەریگرتووە لە دەرەوە وەریگرتووە گرنگ ئەوەیە ئیشی دەستی خۆیەتی و خۆی ئەنجامی ئەدات و مێزەکەی تەنها تایبەتە بە یەک جۆر کار ئەمە زۆر ئەوە گرنگە لە لامان ئەمە خاڵی لەبەرەوەی کاری دووبارە وەرناگرین خاڵێکی ترمان زۆر هەنێکیان تۆزیپیان ناخۆشە ئەویش جلی کوردیە بۆ هەموو چالاکی و پێشەنگا بۆ هەموو کار و چالاکیەکانمان پێویستە جلی کوردی لە بەرابێ لەبەر ئەوەی حەزەکەم کولتور و ڕستەنایەتی کوردەواری خۆمان یعنی زۆر زەقکەینەوە کە خەڵک ینی زۆر لەخوا بەزیابێت زۆر دڵخۆشین بەوەی کە زۆر دەستخۆشیمان بۆ دێ کە ئەوەیەکێکە لە یاسا گرنگەکانمان لەبەرەوەی ئێمە خۆمان کۆمەڵگایەکی کوردین بۆچی بیانی من جلی کوردی ڕستەنایەتی کوردەواری زمانی زووی خۆمان پیشانی هەم ئەو میوانانەی کە لە دەرەوە دێن لە دەرەوەی وڵاتن یاخود بۆن لێرە نیشتەجێن و یاخود هەر کەسایەتەکانی ناو کوردستانی خۆمان کەیەن ینی ئەمان بینن بە جلی کوردی و زۆر دڵخۆشن بەمەمە بەم کاری ئێمە ئیتر لەو کۆمەڵێک یاسای ترمان هەیە ینی بێت چالاک بێ ئەو کەسە بۆ نمونە ئیشەکانی دایمە ئامادەکە ئێمە ئەندامی چالاکمان زۆر خۆشەوە ئێستا بۆ نمونە ئێمە لە گروپەکە ئیشەکەین بڕواکە ینی 250 ئەو پارەی کە هەر هەموو ئەو 6 خانمە پیا ئەکەن 250 نایەتە گیرفانی من بەس کە ئەیبینم جددی بێ و چالاک بێ و هەوڵ با و یعنی زۆر حەزەکەم لە پێشەوە بن و دایمە مەشغوڵی کاری خۆیان بن و کارەکەیان سەر خەندا هێنانی تیا بکەن ئەمە زۆر گەورەیە بۆ من هەموو جارێکەڵێ مڵم بەخوا ینی لەوانەیە دووسێ مانگیش بێ ئیشتا ئیشی خۆمم نەکردو ینی ئەمانە بەرهەمی کەرەنتینەن ینی ئەو کاتەیە ئەوە مەشغوڵی گروپەکەم زۆر دەمێکە ئیشم نەکرە بڕواکە زۆر خەڵکیش لە پەیجەکەمەوە داوای کاری تایبەتەکان نەمتوانی وانی ئەنجامی بەم لەبەر ئەوەی شەو ڕۆژ مەشغوڵی گروپەکەم بڵام زۆر دڵخۆشیشم پێیان لەبەرەوەی کە سەرکەوتنی ئەوانە بینم سەرکەوتنی خۆمەیانی سروەخان من دڵنیام ئێستا کە بینەرێک ئاگاداری پرۆگرامە کە بێتەوە پرسیاری لا دروستە بێ خانمێک ئەگەر بیەوێ بەشدار بێ لە گروپەکەیە کاتێک کە چالاکیەکە ئەنجامێ بەشداری فیستیڤالێکەکەن یاخود پێشانگایەکەکەنەوە ئەو کارە دەستیانی کە ئەیفرۆشن داهاتەکە ڕاستەوخۆچێتە گرفانی ئەو کەسی کە خۆی کارەکەی کردووە بڵێ ئەندامەکەی کە کارەکەی کردووە یا ئەوە تا داهاتەکەی کۆکرێتەوە لە گروپەکە و دواتر جارێکی تر دابەشەکرێتەوە داهاتەکە ڕاستەوخۆ بۆ گیرفانی کەسەکە خۆیەتی ینی بە هیچ جۆرێک ئێمە نیسبە ناخینە سەر کاری هیچ خانمێک لە گروپەکەمان و هەتا بۆشمان کرێت ئەو پێشانگا و چالاکیانێک کە ئیکەینەوە بە شێوەیەکی بێبەرامبەر لەگەڵ ئەو شوێنان ڕێەکەین بۆ منە مۆڵەکانە یاخود پێشەنگا گشتیەکانە یاخود چینە هەر شار و شارۆچکەیەک ئەو شتانێکی کە دابین یەکەن هەتا بتوانین ینی لە ڕووی خزمەت گوزاری مێز و کورسی و پێداویستیەوە هەتا بتوانین بە شێوەیەکی وا لەگەڵ یانە قسە ئەەکەین کە بە شێوەیەکی بێبەرامبەر ئەو پێداویستیانمان بۆ ئامادەکەن لەبەرەوەی ئەم خانمانە پێویستیان بە پشتگیریە نەک ئەوەی من خۆم بەسمەوە بە کۆمەڵێک خانمەوە بۆ نمونە نیسبەیەکی لە سڵادە لە سڵابیستی لێ بسەنم ینی لەم زروفەیشە کارەکان زۆر سەرف نابێت لەبەرەوەی باری ئابووری وڵات بەو شێوەیە ئێمە بێ پشتگیریان کەین کە ئەو خانمێتە دەرەوە هاان بدرێت لەسەرەوەی بۆ منەت هەر داهاتێکی ئەگەر بچووکیش بێ دەستەکەی زۆر دڵخۆشە بێ ینی هاان ئەدرێکە جارێکی تر ئەروەڵا ئێمەش پێویستە هاوکاری ئەمبین نەک ئەوەی لەسەر گیرفانی ئەوان ئێمە خۆمان پێ بگەێنین ماندوو نەبن ئیسراخان ئەم گروپە تەنها لەسەر ئاستی شاری سلێمانیە یاخود لە شارەکانی تر و لەسەر ئاستی پارێزگاکانی تریش لەقتان هەیە بەس تەنها لە سلێمانی لەقمان هەیە بەڵام بۆ پێشەنگاشت بۆ شارەکانی تریش بەردەوامی ئێوە خۆتان گروپەکە لە سلێمانی و ئەڕۆنە شارەکانی تر ئەی لەسەر ئاستی ئەندامەکانیشتان تەنها بەشدار بووێن یاخود ئەندامەکان لە شاری سلێمانی یاخود ئەندامی تریشتان هەیە لە شارەکانی لە شارەکانی تریش ئەنداممان هەیە هەتانە ئەو کاتە بۆ نەگەر لێرە پێشەنگای بکرێتوانێت لە شارەکانی ترۆ بەڵێ زۆر باشە ئیسراخان بەڕێستان بە چی شتێک بەشدارن لە گروپەکە ئەو کارێک کە تەرخان کراوە بۆ تۆ کاریتیاکەی زیاتر چییە؟ من لە کاری ئەتەمینە بەشدارم لە گروپەکە
بەم شێوازە ئەتەمین ئەچندرێت لەسەر ئەم قەزناخە بەکاری ئەتەمین بەڵە بەڵام نوێگەریتیا کراوە لە ئێستەیە بۆ ئێستا نوێگەری زۆر زۆتیا کراوە بۆ شێوازی کۆن بەکار ناهێنرێت زۆر لەبەری شێوازێکی زۆر قورس و زۆر وردە بۆ ئیشێکی زۆر تایبەت نەبێ بەکاری ناهێنی لە ئێستاە. بەڵێ ئەو ئەتەمینە بەدەست و ئەکرێت یان بەچی ئەکرێت؟ ئەم ئەتەمینە دەزوی تایبەت بەخۆی هەیە لەناو بەڵە لەناو بازار تایبەت بەخۆی هەیە بەڵام ئەم شێوازە ئێستا هاتوۆتە ناو بازارەوە و شێوازێکی حازر کە دروستکراوە لەسەر خامەکە یاخود لەسەر پارچە کاغەزێک کە بتوانانی یەکسەر ئاسانکاری تۆ بیچنیت. بەڵام ئەویان چۆنڵێ بۆ کەسێکی سەرەتایی ئەبێت نەک یەکێکە زۆرتر خۆی خەریکی ئەم کارانە بێ یەکسەر بەدەست خۆی خەریکەکات و دروستی ئەکات. ماوەی دروستکردنی بۆ نمونەیەکی لەوەی دەستت چەنی پێچێ کاتی چەند ئەبێ بۆ دروستکردنەکەی؟ کاتی ئەوێت بەڕاستی هەیە سعاتێکە پێچێک سە تاوەکەی هێشە بە 3 هەفتە و 4 هەفتە بەدەستەوە ئەمێنێتەوە هەتا تەواوی ئەەکەی. ئێستا ئەو نمونەی دەست تقریبان چەنی پێچێ؟ ئێستا ئەمە من خۆم مەزۆر بووم بەڕاستی 2 ڕۆژن پێچ و تاڵ بەڵە. ئەو نمونانی تر ئەوانی تر هەمووی تەقریبی ئێستا ئەم هیچەکە دروستمان کردووە 2 سعاتی پێچوە. دروستم کردو بەڵە چکم زۆر ئەو نووسینە یاخود ئەو وێنەی کە ئەنەخشێنیتە سەر چی خامەکە ئەوە لەسەر داواکاری کەسەکەیە کە خۆی داوای ئەکات ئەوەی بۆ بنەخشێنی یان تۆ خۆت بە خەیاڵی خۆت ئەوە نەخشێنیت و کڕیار ئەیکڕێت. ئێستا ئەمانە هەمووی نمونن بە خەیاڵی خۆمان کردومانە بەڵام لەسەر داواکاریش ئیشەکان ئەەکەین زۆربەی کات لەسەر داواکاری زیاتر داواکەن بەڵێ زۆر باشە. سروەخان ئیسراخان باسی لەوکە کە ئەندامەکانی گروپەکە زیاتر لە شاری سلێمانین ئەگەر گروپێ بڵێ ئەندامێکی گروپەکە سەبەر من لە شاری سلێمانیە عەرەبیتیایە ڕۆژهەڵاتی تیا بڵێ ئێرانیتیا ئەوان ئەتوانن بەشدار بن لە گروپەکە ببنە ئەندام دانیشتوی شاری سلێمانی بن؟ وەڵاهی لە ئێستا وەرمان نەگرتوون یعنی بەڵام نازانم چکە ماشەڵڵا خانمی ئێرانی زۆر دەزڕەنگینن لەبەر ئەوەی ئەوان هەر لە تەمەێکی مناڵی و ڕەنگە هەر یعنی فێرکرابێتن بەرەو پێش بچن و کاری هەر وەکو بۆ ماوەی بڵێ ماشەڵڵا سە خانمانی سنە زۆر دەزڕەنگینن ینی بەعام ئافرەتی ئێرانی هەر لە زووەوە خۆی خەریکرەوە بە کاری دەستی ینی وەکو ئەو نیە کولتورێکیانە وەکو ئێمە نیە تازە سەر هەڵدراوێت لەبەر ئەوەی لای ئێمە ڕەنگە ئای بوو بێت ڕەنگە ینی شتێکی ئەوە بوو بێت کە ئافرەت ئیش بکە یاخۆ بچێتە بازاڕ و یاخۆت کارەکانی بکات و خەڵک بیبینە کارێک ئەفرۆشێ بەڵام هیچ عیب نییە ینی تۆ کارێکە بۆ نمونە خانمێکە خوێندری تەواو کردووە پێویستە دامەزرێ لەسەر ئەو بوارێکە خۆی خوێندوێتی ئەم ئیشەی تۆش حەزێک و خولیایکی خۆت یان هیچ عیبێکی تیان نییە هەر لە مناڵیەوە کە خۆت پێوە گرتووە قەیچێکە لە بواری خۆتا پێشکەوتوو بە و کاری لەسەر بکە و بەڕاستی وڵاتیش لە ڕووی ئەوەوە پێشەکەوێت کە ئەم کۆمەڵە خانمە هەر کەسێکە توانایەکی هەیە بیخاتە کار و خۆی داهێنانی تیا بکات با ئێمە ئیشی تەقلیدی نەکەین بەڵام بەگشتی زۆربەی ئەو خانمانی کە وەرمان گرتوون لە سلێمانی لەبەروی هەر خۆمان لە سلێمانی دروست بین بەڵام شارەکانی وەک چەمچەماڵ و هەروەها نەسر و زەڕایەن و هەڵەبجەی تازە و هەروەها کەلار ینی ئەندامی ئەو شوێنانشمان هەیە بەڵام بەگشتی لە هەر شوێنێک بڵین کاری جیاواز هەبێ و کاری جیاواز ببین لە هەر خانمێکی دەزڕەنگین بێگومان ینی وەریەگرین بەڵام وەکو خانمێکی ئەوەی کە بێ نازم هێشتا لەوە بیرمان لێ نەکرێتەوە چکە ماشەڵڵا خانمی ئێرانی ینی زۆر دەزڕەنگینن لە پێشنگاکان و لە فستیڤالەکانە ڕوبڕی ئەو قسە نەبوو نەتوانێت کە کاتێک سەری کارەکانی ئێوە ئێرانیان ئێرانی زۆر ئەوەما پێ ئەڵێن ئێستا ئێمەش لەبەر ئەوە کەسی ئێرانی وەرناگرین ئەڵێ بۆی هەر بڵێن ئێرانیمان هەرتیان نییە شەکانتان نەبێت لەبەر ئەوە بەڵام بە خۆشحاڵی و هەر کەسێک هەر خانمێک ینی بتوانێت یەکسەر هەر کەسێک ینی سەر ماوەیەکی زۆرە ئەم 1-2 مانگە کە پەیجەکەماندانە و چۆن ئەکتیڤی بەرز بۆتەوە خەڵک خانمان کە چالاکیەکانمانە بینین یەکسەر پەیوەندیمان پێوەگەن کارەکان ئەنێرن ئەڵێمە نمونەی کارەکانی نەمەتوانین بەشداریکەین ئەوەی کە کارەکانی دووبارە بێ ناتوانین وەریگرین بەداوای لێبوردنەوە عنی ئەمە شتێک نیە ئێمە بڵین تۆ کارەکانی تۆ هیچ نییە یاخۆت ئێمە زۆر گەورەی لە چاوەنە ئەوە نییە ڕاکێش و جوان و دانسقە بێتەوە کاتەوە ئەگەر دانسقە بێ کە شتێکی زۆر تایبەت بێ کەسێکیشمان هەبێت ناو گروپە ئەو ئیشەی کرد ئێمە بێگومان ئەو وەرەگرین بەڵام بە مەرجێک ئەو بیزیاسایە جێبەجێکات واتە ئێستا هەنێکیان گلێم لێکەن خاتون هەنێکیان گلێم لێکەن ئەڵە سروەخان ئێمە 2 ساڵ ناو گروپین بۆچی کەسێکی ترێنتە ناو گروپ و هەمان ئەو ئیشەی ئێمە ئەکا من هانیان ئەدەم کە کێبڕکێ بکەن یعنی کامیان ئیشەکەی جوانتر بوو
ئەویان ئەچێتە پلەی یەکەم ئێستا بۆ منە لە زیاتر هەوڵبات و بەرە پێش بەڵێ ئێستا بۆ منە لە ئیشی سیرامیکە چەند خانمێکمان هەیە ئەوە ئەکا سەرەتا یەک دوو خانمێک هەر وەکو ئیشێکی خۆیان وەکو بژێوی بەڵام کۆمەڵێک خانمی تر ئەبینی زۆر تایبەتە زۆر جوانە یعنی وەریەگرینی خێنەوە ئێستا لە بۆتەی خانمێکی پلەیەک لە ناو گروپەکە ئیتر ئیشەکانیشمان جیاوازە تقریبی 20 بۆ 25 ئیشی جیاوازی تایە بەڵام بەگشتی کارە جیاوازەکان زۆر گرنگە لە چی چابینێتەوە ئیسراخانوتی ئەتەمین بەڵێ کاری ئەتەمین ماسپەردە بە ئیسراخان هەم ئیسراخان هاوکارێکی ئیسراخان بە تەنیا ئەتەمین ئەکات دامانەوە بۆ ئەو هەتاوەکو دنیاکاری تا بکە ئەوەی خۆیەتی وەڵامی ترەگە کەسێکمان بینی وڵی کەسێکی تریش پێویتون ینی بۆی ئیشی لۆگۆشتکار لەسەر جلوبەرگ ئەیتر ئەڵێ حەزەکەم جلوبەرگەکەی شکەم زانیمان ئەو جلوبەرگەکەی شکات و لۆگۆشتەکانی لەسەر جلوبەرگ جوانم دەرەچێ و ئەوە بێ هەر بێگومانەوە مڵکی خۆیەتی زۆر سپاسی شەکەم ینی هەم ئیسراخان و هەم کۆمەڵێک خانوی تر لە گروپەکان بەڕاستی زۆر هاوکار من ئەم بەشی داراییە لە گروپەکە دەستخۆشی لێکم سپاس بۆ هەموو خانمانی کە بەردەوام یەکترەکەین سپاسیانەکەم ماندوونە بن. ئیسراخان پێشەوەی کە بیتە گروپەکەەوە پێشتر بە ئۆنلاین یاخود بۆ خزم و کەس و ئەم لاولا هیچ کارێکت ئەکرد پێشتر سەرەتاوەکو حەزی خۆم بوو بخۆم ئەکەی دوای بەسەوەکو بژێوی نا سەرەتا بەس بۆ حەزی خۆم ئەم کرد دوای کە سێرم کرد پەرم پیا و ئیشەکە جوان بوو بەلایەن و ئەنجا کردم بەکاری ئۆنلاین کرد بەکاری ئۆنلاین دواتر کاتیتە گروپەکان دواتر لە ڕێ هاوڕێکەوە سرۆخانی پێناساندم و چمە گروپەکەی سرۆخانە بەڵێ ئەو نمونانە یاخود ئەوانەی کە ئەو کارە دەستیانی کە ئەنجامی ئەدەیت لە پێشنگاکان و لە فستیڤالەکان ئاستاخەکرێتەوە توانیوێتی بژێویەک یاخود داهاتێک بێ بۆ تۆ بۆ هەرێک لە ئەندامەکان بۆ زروفی ئێستا کەمترە لە بەروی باری دارایی وڵات باش نییە بۆ زروفی ئێستا کەمترە بەڵام پێشتر باشتر بوو بۆ ئێمە پێشتر مەبەستت لەکەیە یعنی پێش ئەم مۆزئی داراییە تۆ لەکەوە لە گروپەکە ئەندامێکی 2 ساڵە بێت 2 ساڵ ینی هە لە سەرەتەوە لەگەڵیانە گەورم زۆر باشە سروەخان ئێوە هیچ ئۆفیسێک شوێنێکی تایبەت بە خۆتان هەیە کە ڕۆژانە یاخود لە کاتی پێویستە لێ کۆ بنەوانێ کار و چالاکیەکانتان تاوتوێکەکەن پلانتان هەبێت پلانەکان باس بکرێت هەتا ئێستا هیچ شوێنێکمان نییە لێ کۆبینەوە ینی هیچ ئۆفیسێکمان نییە بەڵام ئینشاءڵڵا لە داهاتۆ بەتەمان بیکەینە ڕسمی گروپەکە لەبەرەوەی زیاتر کارەکانمان چڕکەینەوە بە شێوەیەکی ڕسمی بچینە هەر شوێنت زۆر جار کێشەیەمان بۆ دروستە بێت لەبەرەوەی ڕسمی نین ناتوانین موافقەی شوێنەکان بە شێوەیەکی ئاسان وەربگرین ئەوە تۆزە ناخۆشە بۆ بوونەکە کاتی ئەوێت یاخود پێویستی بە چییە؟ واللهی ماشەڵا کار و چالاکیەکانمان هێندە زۆرە فریا ناکەم بیری لێ بکەمەوە لەبەروی کاری ئێمە ماشەڵا عنی بڕواکەوە دوو هەفتەی ئێمە ئیسراحاتمان نەبووە بۆم هەفتیان شتێ حازرکەین وتم ئیتر تاوابات تۆزە ئیسراحات بکەن هەموو خانمانش ماشەڵا کارەکانیان سەرف بووە وتم هەنێکیان لە سەرەوە خاڵای ماشەڵاونە چالاکین فریا هیچ ناکەوین ئیتر لەبەر ئەوە ینی ئەوە گرنگی بەوە ئەدەین کە پێشانگیان بۆ بکەین و کارەکانیان بۆ ڕێکخەین هێشتا کۆ نەبووینەتەوە لەسەر ئەوەی خانمەکان دیاریکەین بۆ منە بۆ هەر بوارێک خانمێک دیاریکەین وەک هاوکاریەک و هەم کۆبینەوە بەتەمان ئینشاءڵڵا کە کۆبینەوە و گروپەکە بە شێوەیەکی باش ڕێک بخەین بە بەرنامە و بە شێوەیەکی یاسایی کە بتوانین کاری بۆ بکەین بیکەینە ڕسمی بەتەمان بیکەن بە ڕێکخرا و گەورەتریکەن ئەندامەکان زیاترکەن کارتان لەسەر کردووە ئەم خانمە گوڵانە هاوکارم بن منی ئینشاءڵڵا هەمیشە لە خزمەتیانە بم چکە بەگشتی من ناتوانم خۆم تەنها ئەو هەموو مەسئولیەتە بگرمە ئەستۆ و گروپەکە بەڕێوەبەرم سپاسیانەکەم تقریبا 2 مانگە بێت کۆمەڵی خانمان دیاری کرد بۆ هاوکاریکردن پێشتر هەر کارەکان خۆم ئەم کرد زۆر هیلاک ئەبووم بەڵام ئێستا باشترە هەرێکیان و کۆمەڵەکانمان پێسپاردووە هاوکار من زۆر سپاسیانەکەم بەڵێ زۆر باشە و ماندوو نەبن لەش ئیسراخان ئێوە کاتێک کە کارێک دەکەن یاخود چالاکیەک ئەنجامێن پێشانگایە کە کرێتەوەنە بێگومان ئەگەر لە شاری سلێمانی بێت یاخود لە دەروی سلێمانی بێت تێچووی ئەوێت کی هاوکارتانە لە ئەنجامدانی ئەم پێشانگا و ئەم کار و چالاکیانەی کە ئەنجامێن هەر خۆمان سروەخان شوێنی بۆ دابین کردوین بە پاس هات و چۆکەین پاسەکان ناو خۆمانە پارەکان کۆکەین بەڵێ هەر خۆمانیانی هیچ هاوکاریەکمان نییە پارۆشتەکە هەمی لای ئەمە کرێ پاس و کرێی کورسی و مێزۆشتانە لای ئیسراخانە بەڵێ خۆمان دابینەکەی سرۆخان پاسەکانی بۆ دابین کردوین بە پاسەکان هاتو چۆکەین و خۆمان تێچوی پاسەکە بەکارێنینەوە
دیفانی خۆمان ئەمە تێچووی پاسەکە و تێچووی کار و چالاکیەکان ئەو کارانەی کە ئەیکەن سروەخانیا خۆ ئیسراخانێکێکتان وەڵام بنەوە هەر یەک لەو کارانە خامەکە بڵێ مادە خامەکان کە ئەکردرێت هەرێکە لەسەر حسابی خۆی ئەیکڕێت هەموو کارەکان خانمەکە خۆی لە ماڵەوە هەموو شتێک ئامادەکە و هەموو شتێک ئەو شتی کە پێی سپێدراوە دروستیەکات و یەتە پێشنگاوە بەس ئێمە لە پێشنگاکانە داوامان کردووە هەتا بۆیان بکرێن مێزی خۆیان هەبێ و کورسیەک و سەرمێزی سپی سیرا لەبەرەوەی ئێمە ئەمانەوەی ئیشەکە تەرتیب بێت ئەنواع و ئاهینیتیانە بێت لە بەرنامەکان یانی هەمی بەڕێکی بێ ئەم خانمە ئەم شتانەی هەبێ باشترێکە هەنێکیش هێنیەتی مەجبورین بەکرێ بۆی بێنین لە هەر پێشنگایەکە بێ بەکرێ بۆی ئەو خانمانەی هێنین بەڵام وە گشتی کارەکان خۆی لە ماڵە دروستیەکات و تەنهایەت لێوێ ئەرزیەکات و دوای هەڵیەگرێتەوە یانی ئەچێتۆ لای خۆی بەڵێ زۆر باشە دەستەکانتان خۆش بێ و ماندوونە سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە هیوای کاری جوانتر و باشتر زۆر سپاس بۆ سروە عوسمان سەرۆکی گروپی خەیاڵی خانمان و ئیسرا محەممەد ئەندامی گروپی خەیاڵی خانمان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان زۆر سپاس بەڵێ خۆشەویستان ئێستش بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاریەکانی ڕۆژی شاری هەولێر ئەچین لە لای پەیامنێرمان تاها عەبدوڵڵا کە بەشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە تا سڵاو لێ بێ و بەیانیت باش فەرموو هەواڵ و زانیاریەکان لایتۆن. بەڵێ بەینتان باش سنوور دیارە لە هەولێر کەمێک پاشکەمێکی تر کۆبوونەوەیکی ڕاوێژکاری بە ئامادەبوونی بەڕێز قوبات تاالبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە سەری من هۆڵەکەی سعد عەبدوڵڵا بەڕێوە دەچێت تایبەتە بە پرسی ژنان هەروە ئاستەنگەکانی جێبەجێکردن لە یاسا دیارە تایبەتە بەو هەڵمەتەی کە بۆ بەرەگاربوونەوەی توندتیژی دژ بە ژنان بەڕێوە دەچێت هەرچەندە ئەم ساڵ هیچ چالاکێکی ڕسمی نەبوو بەڵام ئەمڕۆ ئەم کۆبوونەوەی بەڕێوە دەچێت بە ئامادەبوونی ئەنجومەنی باڵای کاروباری خانمان و ژمارەیەک لە چالاگوانانی بواری ژنان دیارە بابەتێکی تر تایبەت بە کۆڤید-19 واتن دیارە دوایەوەی کە وەزارەتی تەندروستی دو ئاماری خۆی لە باتی کۆڕۆنا ڕاگەیاند لە هەرێمی کوردستان دیارە 331 کەسی تر تووشی کۆڕۆنا بوون و 338 چاک بوونەتەوە و 17 بەداخەوە گیانیان دەستداوە بە جۆرەی وتەی بەرپرسانی وەزارەتی تەندروستی دیارە توش بوون بە ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان بەگشتی کەمی کردووە و لەگەڵەوەشدا دەخوازن کە پابەندبوون بە ڕێنمایەکانی تەندروستی بەردەوام بێت و پێیان وایە هەڕەشەکان یاخود مەترسیەکان بەردەوامە بۆیە خۆپارێزی هەروەها بەستنی ماسک دیارە هەر ئێستاش پێویستە تا ئەو کاتێک کە ڕێژەکە بە تەواتی کەم دەبێتەوە یاخود ڤاکسین دەگاتە هەرێمی کوردستان وەکو بەرپرسانی تەندروستی و عێراق ئاماژەیان بۆ کرد کە عێراقیش بێبەش نابێت لە بە هەرێمی کوردستانەوە لە ڤاکسین و هەروە کۆتایی هێنان بۆ ڤایرۆسە کە تاکو ئێستا مەترسیە لەسەر مرۆڤایەتی دیارە هەر ئەمڕۆ چەندی چاڵاکی بەبوونەی ڕۆژی کەماندامان بەڕێوە دەچێت لە شاری هەولێر دیارە لە شارەکانی تریش بەڕێوە دەچێت سێ دوازدە هەموو ساڵێک ساڵاکی بەبوونەی ڕۆژی کەماندامان بەڕێوە دەچێت دیارە کەماندامان وەکو چین توێژەکانی دیکە چەندین معاناتیان هەیە بە تایبەتی لەم بارودۆخەکە موچەنیە واروەها بارودۆخی ئابووری لە ئاستێکی خراپدایە بۆیە ئەوان زیاتر پێویستیان بە ئاوردانەوەی حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان هەیە و ئەوان زیاتر پێویستیان بە چارەسەر و هەروەها پێویستیان بە دابینکردنی ئەو پێداویستانە هەیە کە بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان هەیە دیارە بابەت هێشتر ئەمڕۆ تایبەت بە وەرزش دیارە دوای ماوەیەک لە وەستانی ئەمڕۆ خولی نایابی کوردستان دیارە دەست پێ دەکاتەوە لە شاری هەولێر و یاریەشی گرنگ بەڕێوە دەسێت لە نێوان هەولێر و برایەکە و یاریەوانە پێشتریش لە نێوان خۆیان منافسە و چێبشتیان هەبووە ئەم یاریە تام و چێژێکی تایبەتی خۆی هەرچەندە بەبێ جەماوەەر بەڕێوە دەسێت بەڵام لە زۆربەی پیجەکان دیارە ڕاستەخۆ دەگوازرێتەوە ئەوە یەکێک لەو هەواڵێکە جەماوەرێکی زۆری وەرزشی دیارە چاوەڕێ دەکەن یاری نێوان هەولێر و برایەتی کامڕۆ سەعات دوو لە شاری هەولێر بەبێ جەماوەەر بەڕێوە دەسێت ئەوە چەند ساڵاچێک بوو کە یاخود چەند زانیارێک بوو لە سنووری پارێزگای هەولێر ئەگەی و پرسیارێکتان نەبێت سوپاسان دەکەم. سپاس بۆ پەیامنێرمان تەها کا بەشێکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوو سپاس بۆ تۆ سپاس بۆ سەرجەم لە زانیاریەکانت بەڵێ خۆشویستان ئەچینە لای تەوەری کۆتایی پرۆگرامەکەمان ئەویش باس لە ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەت دەکەین کە 12 هەموو ساڵێک لە سەر ئاستی دنیادا و لە سەر ئاستی جیهاندا چەندین چالاکی جۆرا و جۆر ئەنجام دەدرێت بۆ خاوەن پێداویستی تایبەت و لە هەرێمی کوردستانیشدا چەندین چالاکی جۆرا و جۆر ئەنجام دەدرێت بەڵام دیار نییە ئایا بۆ ئەم ساڵ بەهۆی بوونی ڤایرۆسی کۆرۆناوە ئەم چالاکیانە ئەنجام دەدرێت یاخود چالاکیەکان ڕەنگە کەمی کردبێت بەڵام
باز لەوە دەکەین کە خاوەن پێداویستی تایبەت لەسەر ئاسی جیهاندا با نزیکەی ملیارێک کەس یاخود ملیارێک خاوەن پێداویستی تایبەت لەسەر ئاستی جیهانە هەیە کە دەکاتە لە 115 کۆی دانیشتوانی جیهان واتە لە 7 کەس یەک کەسیان خاوەن پێداویستی تایبەتن. و بەپێی ئەو داتانە و بەپێی ئەو ئامارانەی کە بڵاو کراوەتەوە ڕێژەی زۆرتر یاخپڵی زۆرترین ڕێژەی خاوەن پێداویستی تایبەت ژن و منداڵن و لەسەر ئاستی عێراقیشدا 1,500,000 کەس خاوەن پێداویستی تایبەت هەیە لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێمی کوردستانیشدا نزیکەی 100,000 کەس خاوەن پێداویستی تایبەت لە سنووری هەرێمی کوردستاندا هەیە. ئێمە ئەمڕۆ جگەلەوەی کە باز لە گیر و گرفتەکانی خاوەن پێداویستی تایبەت دەکەین باز لەوە دەکەین کە بزانین داواکاری و مافەکانی خاوەن پێداویستی تایبەت چیەوە لە ڕابردوو هەتا ئێستا چیان بۆ کراوە و پێویستە لە داهاتوودا چیان بۆ بکرێت. ئێمە بۆی کە لەسەرم بابەتە گفتوگۆ بکەین ئەمڕۆ بە خۆشحاڵی و میوانداری هێمن عەبدولقادرمان کردووە کە بە ڕێزیان سەرۆکی کۆمەڵەی ڕۆژن لە کەرکووک یا بڵێن لقی کەرکووک. کاک هێمن سڵاو لێبێ و بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت. سەرەتا ئەمەوێ بەوە دەست پێ بکەین بزانین پەیامی خۆت لەم ڕۆژەدا چییە و لەگەڵ ئەوەشدا دیاریکردنی ڕۆژێک بۆ خاوەن پێداویستی تایبەت یاخود دیاریکردنی 3/12 وەکو ڕۆژی خاوەن پێداویستی تایبەت لە چیەوە سەرچاوەی گرتووە؟ بەڵێ ئازیزان دیارە میوانەکەمان ئامادە نییە گوێی لە ئێمە نییە گرفتێکمان هەیە تا گرفتەکە چارەسەرەکەین ناوبڕێک وەرەگرین و ئەگەڕێن وڵاتان. بەڵێ ئازیزان بۆ درێژەدان با گفتوگۆکانمان ئەگەڕێمەوە لای میوانەکەم کاک هێمن عەبدولقادر کا بەڕێزیان سەرۆکی کۆمەڵی ڕۆژن لقی کەرکووک. کاک هێمن ئەگەر گوێبیستی دەنگی من بێ سڵاو لێ بێ و بەیانیت باش سەرەتا پێم خۆشە پەیامی خۆت بگەێنی لەم ڕۆژەدا و دیاریکردنی ڕۆژێک بۆ خاوەن پێداویستی تایبەت و یاخود بڵێن 3/12 کە تەرخان کراوە بە ڕۆژی خاوەن پێداویستی تایبەت ئەم ڕۆژە دیاریکردنی ئەم ڕۆژە لە چێوە سەرچاوەی گرتووە؟ بەڵێ کاک هێمن گوێبیستی دەنگی منیت؟ کاک هێمن ببورن
ئازیزان دیارە کاکێ من گوێویستی دەنگی من نییە هەتا ئەو گرفتە چارەسەرەکەی ناوبڕێکی تر وەرەگرین و بەرداوابی لەگەڵتان. بەڵێ عزیزان ئەگەڕێمەوە لای میوانەکەم ئەچمۆ لای کاک هێمن. کاک هێمن ئەگەر گوێبیستی دەنگی من بیت ئەم جارە پێم خۆشە سەرەتا پەیامی خۆت بگەێنیت لەم ڕۆژەدا و دواتر دیاریکردنی ڕۆژێک بۆ خاوەن پێداویستی تایبەت کە 12 تەرخانکراوە بە ڕۆژی خاوەن پێداویستی تایبەت دیاریکردنی ئەم ڕۆژە لە چێوە سەرچاوی گرتووە. بەیانی بەڕێستان باش بەیانی تەواوی بیسەرانی و بینەرانی دەنگی گەلی کوردستان باش بەیانی 12 باش لە هەموو کەمەندامانی کوردستان و عێراق و جیهان. بەڵێ هیوادارم لەم ڕۆژەیە کە 12ەیە ڕۆژی جیهانی کەمەندامان لە تەواوی وڵات بە کوردستان و عێراقشەوە ئاهەنگی خۆیان نەگێڕن و پەیام و داواکاری خۆیانەیە. هیوادارم بەرپرسان دەسەڵاتداران حکوومەت بە هەموو شێوەیە گوێ لە داواکانیان بگرن لەبەروی کەماندام لەو پەڕی گوزەرانی خراپ بەسەریان داتی ئەپەڕێ بە تایبەت لەم قەیرانە کە بەرۆکی ئەم وڵاتی گردووەتەوە و هەروەها 12 ڕۆژی جیهانی کەسانی کەم ئەندام لە نەتوێگرتووەکانەوە لە ساڵی 1994 پەسەند کرا بۆ ئاگەڕێتەوە کە نەتەوەیەگرتووەکان توانیان ڕێکەوتنامەیەکی جیهانی ئامادە بکەن و بیخەنە بەردەست وڵاتان و پاشان زیاتر لە 80 وڵات بۆ ئەو ڕێکەوتنامەیان پەسەند کرد و خستیانە بواری جێبەجێکردنەوە لە وڵاتەکانی خۆیان لەسەر ڕێنمایی ئەو ڕێکەوتنامەیە کە ئەو وڵاتانە واژویان کردووە و بنێتە بەشێک لەو ڕێکەوتنامەیە هەڵەسن بە دەرکردنی یاسای ناوخۆی وڵاتەکەیان لەسەر ئەو بنەمایانە کە بە هیچ شێوەیەک جیاوازی نەبێ بڕگەکانی یاخود مادەکانی لەگەڵ ڕێکەوتنامە نێودەوڵەتەکەیە. ئەگەر هاتوو ئەو یاسایانەی لە وڵاتانە دەردەچێت پێچەوانەی ڕێکەوتنامە نێودەوڵەتەکە بێت ئەوە لەلایەن نەتەوەیەگرتووەکانەوە لێپرسینەوە لە وڵاتە ئەکرێ هەرچەنێ هیچ سزایەک بۆ وڵاتانە داناندرێت بەڵام ئەکەوێتە بەردەم ڕەخنە و گلەی نەتەوەیەگرتووەکان. بۆیە ئەم ڕۆژە بۆ لەسەر ئەو بنەمایە هاتوتەکایەوە کە 12ەیە ئەوش لە نەتەوەیەگرتووەکان پەسەند کراوەکو ڕۆژێکی جیهانی کەسانی کەمەندام. بەڵێ کاکێ من پێم خۆشە باسێک لە قەیرانی دارایی ڤایرۆسی کۆرۆنا بکەین کە بێگومان ڤایرۆسی کۆرۆنا و قەیرانی دارایی کاریگەریکی زۆری هەبوو بۆ سەر هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی. ئەم قەیرانانە بە شێوەیەکی گشتی تا چەند کاریگەریەکەی لەسەر کەسانی کەم ئەندامان یاخود کەسانی خاوەن پێداویستی تایبەت دووهێندە کردووە؟ بەڵێ زۆر سپاس. دیارە هەموو ساڵێک نەتەوەیەگرتووەکان لە 12ەیە دروشمێکی جیهانی تایبەت بخۆی ئەبێ. ئەوش ئەم ساڵ دروشمی تایبەتی نەتەوەیەگرتووەکان کە لە تەواوی دنیا بڵاو کراوەتەوە لەسەری کارەکەن. ئێمەش هەروەکو کەمەندامانی شاری کەرکووک وەکو کۆمەڵی ڕۆژ بە هەمانگی لەگەڵ ڕێکخراونە دەوڵەتەکانە هەمان دروشمان بەرز کردوێتەوە. ئەوش بنیادنانی جیهانێکی گشتگیر بۆ کەسانی کەم ئەندام کە هەمیشە بەردەست بێت دوای کۆڤید 19. دیارە کۆڤید 19 تەنها وڵاتێکی نەگرتووە بەڵکو هەموو جیهانی گردووەتەوە. وای کردو قەیرانی ئاوری لە وڵاتە ئەو وڵاتانی کە ئابووریان باشە یاخود وڵاتی بڵێن کۆمەک بەخشن ئەوانەی گردووەتەوە. ئەنجا چی وڵاتێک وەکو ئێمە کە زیاتر چاومان لە وڵاتانە کە کۆمەکی عێراقەکەن. بۆیە زۆربەی هاوڵاتیانی ئەم وڵاتە ڕوبەڕووی قەیرانی دارایی و بێکاری بووەتەوە.
لە نێوانە زیاتر کەسانی کەماندام لەبەری کەسانی کەماندام پێش ئەم قەیرانانەش ڕوبەڕووی بێکاری بوونەتەوە ئێستا زیاتر بۆیە پێویستە حکومت لەم ڕۆژەیە بەخۆیە بچێتەوە بە تایبەت ئێمە کە باسی حکومەتەکەین دیارمە بەسمان حکومەتی ناوەندی بەغایە لەبەرەوەی بەپێی یاسا کەرکووک تەواوی کار و خزمەت گوزار و فەرمانگەکانیان سەر بە بەغایە و لێوە ڕێنمایان بۆ دێ بۆیە کێشە و کەم و کورتیەکان زیاتر لە بەغاوەیە ئێمەش ڕووی دەمی خۆمان لەوانەکەین داواکاریەکانمان ئاڕاستی ئەوانەکەین ئەوش لە ڕێگای پەرلەمانتارەکانی شاری کەرکووکەوە یاسای 38 ساڵی 2013 کە یاسایەکە دەرچووە دوای پەسەندکردنی عێراق لەسەر ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکە ئەو یاسایە دەرچووە مادەی 16 ئەو یاسایە باز لە دابینکردنی هەری کارەکە بۆ کەسانی کەماندام بە تایبەت لە فەرمانگە حکومیەکان و کەرتی تێکەڵاو ئەو کەرتانی کە سەر بە حکومەتن زیاتر بۆیە پێویستە ئەو یاسایە جێبەجێکرێتەوەکو کەماندامان لە بێکاری ڕزگاریان ئەو یاسایە جێبەجێ کراوە تا چەند کاری لەسەر کراوە تا چەند هەلی کار ڕەخسێنراوە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت تا ئێستا هەلی کار لەلایەن حکوومەتەوە بە هیچ شێوەیە نەڕەخساوە بۆ کەسی کەماندام سەرەڕایی بوونی ئەو یاسایی کە باسی لەوە کردووە لە 5 لە هەر پشکی دامەزراندنێکە بۆ کەسانی کەماندامێ بەڵام بە هیچ شێوە جێبەجێ نەکراوە و هەروەها لە 3 بۆ کەرتی تێکەڵاو کە ئەو کۆمپانیانی کە سەر بە حکومەتن و هەماهەنگن لەگەڵ حکومەتەوە و کۆمپانیای نەوت و کۆمەڵێک کۆمپانیای تر هەیە کە هاوبەشن لەگەڵ حکومەتە بە هیچ شێوەیەک ئەو یاسایە جێبەجێ نەکراوە و هەروەها ئەو مادەیە ببوورە کە مادەی 16 دوو بڕگە لە خۆی دێ بڕگەی ئەلیف و با وەکو یاساکەش بە هیچ شێوەیەک تەواوی بڕگەکانی نەچێتە بارە جێبەجێکردنەوە جگە لە یاسای 19 نەبێ کە پەیوەندی بە بڵێن بەخێوکەرەوە هەیە لەگەڵ بڵێن پشکی کەمەندامان لە خوێندنی باڵا جگە لەو دوو یاسایە لەو دوو مادەیە هیچ بڕگەی لە بڕگەکانی ئەو یاسایە جێبەجێ نەکراوە. هۆکار چییە کاکێ من هیچ بە دوواداچوونێکتان بۆ نەکردووە وەکو چەندین کۆمەڵەوە ڕێکخراوی تایبەت هەیە بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت هیچ بە دوواداچوونێکتان بۆ نەکردووە کە بۆچی ئەم یاسایە پشتگوێخراوە کاری لەسەر نەکراوە؟ بەڵێ سەرەتا ئەو یاسایە مادەی چواری تایە مادەی چوار باز لە دروست پێگەێنانی دەستەیەکی نیشتیمانی بۆ کەسانی کەمەندامەکە ئەو دەستەیە هەڵەستێ بە ڕاهیکردنی تەواوی کارەکانی کەمەندامان و جێبەجێکردنی بڕگە بە بڕگە مادەی یاسای 38 کەمەندامان ئەو دەستەیە سەرەتا کە دروست بوو زۆر بە لاوازی دروست بوو کاتێک کە داوامانەکرد ئەیانوت چاوەڕی ئەو دەستەیە بکەن تاوەکو جێ خۆی پێگەی خۆی قایمەکات و لقەکانی لە تەواوی شارەکان ئەکاتەوە کاتێکە لقەکانشیان کردەوە دوای 2-3 ساڵ ئەو کات لقەکان مۆریانش نەبوو هەتا ئەمانە هاتە سەر پێی خۆی و کەوتنە سەرکاری خۆیان عێراق ڕوبەڕووی قەیرانی شەڕ بۆیەوە دوای قەیرانی شەڕ قەیرانی دارایی ئێستش بڵێن کۆڤید-19 ئەوش قەیرانێکە لە قەیرانەکان عێراق تەنانەت بۆ ساڵێکی ڕێک تەواوی دامەزراندن و ئەوانەی ڕاگەیان کە بە هیچ شێوەیەک دامەزراندن نابێ ئەمانە هەمووی بۆیە ئەو هۆکارانی کە ئێمە سەر ڕێ داواکردنەکانمان نەتوانین بگەینە ئەنجامێکە ئەو یاسایانە بخینە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ کاکێ من پێم خۆشە باسێکیش لە لایەنی کۆمەڵایەتی کەم زانین لە ڕووی کۆمەڵایەتیەوە تاکی کۆمەلگای کوردی ئەگەر باز لە هەرێمی کوردستان بکەین تاکی کۆمەلگای کوردی تا چەند هۆشیارە بەرامبەر بە هاوکاریکردنی کەسانی خاوەن پێداویستی تایبەت لە کاتێکە ئەگەر پێویستیان بە شتێک هەبێت هاوکاریان بکرێت هاوکاریەکە بە شێوەیەک بێت کە هاوکاریەکی مرۆڤانە بێت نەک وەکو هاوکاریەک بە شێوەی سۆز و بەزەی بێت هاوکاریەکان لەلایەن تاکی کۆمەلگای کوردیەوە چۆنە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت؟ دیارە ئەوە ینی شتێکی ڕوونە بەڕاستی کۆمەلگا لە ئاستی کەمەندامە هەڵوێستێکی جوانی هەیە هەڵوێستی کۆمەلگاش بە شێوەی ئەوە نییە بڵێن بە چای بەزەیەوە تەماشای کەسانی کەمەندام بکەن ئەوەی کە بینیمان لە کەناڵەکانەوە لە مایۆ ڕابردووە
ڕێکخراوەکان کاتێکە کۆمەکیان ڕائگەیان هاوڵەتیان بە گروتینێکەوە هاتنە پێشەوە و هەروەها وەک وتمان باز لە کۆمەلگای کوردستان بکەین. کۆمەڵگای کوردستان بەڕاستی هەڵوێستێکی زۆر باش و جوانێ بەرامبەر بە کەسانی کەمەندام تەنانەت دەیان کەسایەتی سەرمایەدار و کۆمپانیا هەن بەردەوام هاوکاری کەسانی کەمەندامیان کردووە چ لە ڕووی بەردەوامبوونیان لە خوێندن لە دروستبوونی هەلیکار لە بوارەکانی ترا کۆمەکردن بەردەوام دەست پێشخەر بوونە و دەست هاوکاریان هەبووە. ئەوە جێی سوپاس و ڕێزە هیوادارین بەردەوام بن بەڵام ئەم قەیرانە ژوای کردووە کە هەموو لایەک تا ڕادەیەک ستێ بەخۆیەوە بێ بەڵام سەر ڕای ئەوەش هەر بەردەوامە کۆمەلگا لە دەست درێژکردنی هاوکاری بۆ کەسانی کەمەندام. بەڵێ ئەی کاکێمن لە ڕووی تەندروستیەوە کە ڕەنگە کەسانی خاوەن پێداویستی تایبەت زیاتر پێویستیان بە چارەسەری پزیشکی هەبێ وەک لە کەسێکی ئاسایی. ئەگەر باز لە حکومەت بکەین حکومەت تا چەند هاوکار بووە لە دابینکردنی پێداویستی پزیشکیەکان یاخود وەکو چارەسەری پزیشکی تا چەند هاوکاری خاوەن پێداویستی تایبەتەکان بۆ بۆی کە چارەسەری پزیشکی وەربگرن. دیارە کەرتی تەندروستی بە شێوەیەکی گشتی بۆ هەمووانە یعنی تایبەت نەکراوە هیچ دەستگایکی تایبەت نەکراوە ئەمە بۆ کەسانی کەم ئەندامە جگە لەو دەستگانە نەبێکە لەو فەرمانگانە نەبێ ببوورەکە پەیوەندی بە ڕێهێنانەوەی کەسانی کەم ئەندامن بۆیە کەرتی تەندروستی بە شێوەیەکی گشتی ئەوەی بۆ کەسانی غێری کەم ئەندامە بە هەمان شێوە بۆ کەم ئەندامە بۆیە شتێکی ئەوە نییە بڵین وەڵا جیاوازیەک هەیە کەسی کەم ئەندام ئەتوانێت بە شێوەیەکی جیاوازی خزمەت گوزاریەکان وەرگێ. بەڵێ زۆر باشە. ئەی لە ڕووی خوێندنەوە کاک هێمن لە ڕووی خوێندنەوە کە بە خۆشحاڵیەوە ئێستا دەبینین لە ناو کەسانی خاوەن پێداویستی تایبەتە کەسانێک هەن کە بڕوانامەی بەرزیان بەدەستهێناوە بڕوانامەی ماستەر و بڕوانامەی دکتۆرا و لە خوێندنی قۆناغی 12 زۆر خوێندکاری خاوەن پێداویستی تایبەت هەبوو کە نمرەیەکی زۆر بەرزیان بەدەستهێنا. لە ڕووی خوێندنەوە تا چەند هاوکاری کەسانی خاوەن پێداویستی تایبەت کراوە؟ بەداخەوە خوێندنگاکان بە شێوەیەک وا دروستکراوە هیچ بە هیچ شێوەیەک ڕەچاوی باری کەمەندامانی تیان نەکراوە جگە لەو قوتابخانەیە و لەو خوێندنگانە نەبێکە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە ئێمە هەماهنگ بووینە لەگەڵانە هاوبەش بووینە توانیمانە چەند قوتابخانەیەک بگونجێنین کە کەسی کەمەندام بە ئاسانی بتوانێت و توێتیا بکە لەبەرەوەی زۆر کەمەندامی بەداخەوە باری دارایی سەرباری باری دارایی نەگونجاوی خوێندنگا قوتابخانەکان وای کردووە کە لە خوێندن دابڕێ ئەوە کە بۆ ئێمە جێی نیگەرانیە بەڵێ هەنێک کەمەندام هەن ینی پەنجەکانی دەست ئەژمێردرێن کە توانیویانە ئەو بربەستانە بشکێن و پلەکانی خوێندن ببڕن و ئێستا بڕوانامەی باڵیان بەدەستێناوە بەڵام بەداخەوە ئەوانە زۆر کەمن ئێمە ینی تۆموحی ئەومانەیە کە خەڵکانێکی تر لە کەسانی کەمەندام بواری کەرتی تەندروستیان بۆ بەڕەخسێ خوێندنگاکان بگونجیان دەرێن تاوەکو ئەوانش بتوانن بچنە بەر خوێندن و بەردەوام بن لە خوێندن و بگەنە ئاستێکە پشت بەخۆیان ببەستن بۆ دامەزراندن. بەڵێ دەستەکانە خۆش بێ کاکێمن لە کۆتاییدا ئەمە ئەوە بپرسم زام داواکاریتان چییە یاخود پێداویستیەکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت چییە لە ماوەی ڕابردوودا کە تا ئێستا نەتوانراوە دابین بکرێت و جێبەجێ بکرێ بۆیان لە داهاتووە ئێوە پێداویستیەکانتان چێ و داواکارەکانتان چێ بۆی کە جێبەجێ بکرێت و دابین بکرێت؟ بەڵێ زۆر سپاس لە کۆتایە ئەمە ئەواڵین کە ساڵانێکی زۆرە هەمان داواکاری دووبارە ئەەکەینەوە بەداخەوە ئەبێ بۆ ساڵی ئایندەش بە هەمان شێوە هەمان داواکاریەکان دووبارەکەینەوە بەڕاستی لاوازی حکومت دەرەبڕێ حکومەتی ناوەندی ئێمە باسەکەین کە ناتوانێت ئەو بڕگە مادانی کە دانراون وەکو خۆی جێبەجێیکەن پێویستە حکومەتی ناوەند بڕگە بە بڕگە مادە بە مادە یاسای 38 خاوەن پێداویستی تایبەت جێبەجێکا بۆ ئەوەی کە کەمەندامان بگەنە ئاستی ژیانێکی خۆش هاوشان وەکو هەموو تاکێکی کۆمەڵگا قوتابخانیان بۆ گونجا بێت خوێندنیان بۆ گونجا بێت هەلی کاریان بۆ ڕەخسا بێت شوێنەکان وا بگونجێندریان کە کەمەندان بتوانێت لە کەتی تایبەتشە کاری خۆی بکە نەک لە شوێنە کاری پێ بدرێ شوێنەکە گونجاو نەبێ و بگەڕێتە دوا و دەست بەتاڵ
وەکو بێکارێک بێنێتەوە. بۆیە داواکارین لە حکومت کە وەکو ئەرکی سەرشانی یاساکان جێبەجێکە لە ناو یاساکانە تەواو مافەکانی کەماندامان هاتووە. ئەگەر ئەو یاسایە جێبەجێکرێ ئەو کاتە ئێمەش ڕەنگە بەشێکی زۆر لە کێشەکانمان چارەسەر بێن. بەڵێ دەستەکانە خۆش بێ کاکێ من زۆر سپاس ماندوومان کردی. زۆر سپاس بۆ هێمن عەبدولقادر کە بەڕێزیان سەرۆکی کۆمەڵی ڕۆژن لە قی کەرکووک. سپاس بۆی کە بەشێکی ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆکانمان لە کەرکووک لەگەڵێمەدا ئامادە بووین. بەڵێ خۆشەویستان ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و کوی پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن هەتا سبەینەوە بە پرۆگرامێکی نوێ پێتانەگەینەوە کاتێکی خۆش ئاسوودە بن لەش ساغ بن.